دیارە حەو کەس لای ئێمە تۆمار کراوە ئەم حەو کەسە کە بێسەر و شوێن بوون و خەڵکی هەرێمی کوردستانن 4 کەسیان باڵگەنامەیان لەلایەن کەس و کارەکانیانەوە بەدەست ئێمە گەیشتووە و 3 کەسیشیان تاوەکو ئێستا کەس و کارەکانیان هیچ شتێکیان بۆ ئێمە نەناردووە و پێیان نەزانیوە دیارەمە لە یۆنانەوە بە دەست ئێمە گەشتووە بە تەنها ناوی یەکیان هەیە لە لای ئێمە وێ داواکارین لە کەس و کاران لە زووترین کاتە کە بەڵگەنامەکانیان بنێرن لە بروی ئێمە دۆسیەی تایبەت و مەلەفی بۆ بکەینەوە و ڕەوانی شوێنی ڕووداوەکەی بکەین و لە ناو ڕزگاربووەکانی حەبە کەس لای ئێمە تۆمار کراوە کە و حەبە کەسە بگرە زیاتریشن بەڵام لە لای ئێمە تۆمار نەکراون ئەوانی دیکە ئەوانی کە ڕزگاربووی ڕووداوەکەن ئێستا لە شوێنێکی زۆر باش و پارێزراوان و لەلایەن پۆلیسەوە هاوکاری ئەکرێن بەوەی کە هەتاوەکوم لێکۆڵینەوەکان تەواوبێ و دوجار بە دڵنیای ئازاد دەکرێن ئەیجۆزرێنەوە بۆ کەمپێکی کراوەتر و باشتر حوتی هەرێمی کوردستان و یەک دانێ ڕۆژهەڵاتی کوردستان و هاوکات دوو میسریش هەیە کە هەر لە هەمان یەختا بووە دیارە 10 کەس بوونە بێسەر و شوێن بۆکان بەڵام باز لە هاوڵاتیان هەرێمی کوردستانەکەین ئەم حوتە 4 کەسیان لەلایەن کەسوکارەکانیانەوە پەیوەندی بە ئێمەوە کراوە 3 کەسەکەی دیکە کەسوکارەکانیان تاوەکو ئێستا پەیوەندیان ژن و پیاویشی تیا نەخێر بەپێی ئەو ئامارانی کە لە ئێستا تا ئێستا بڵاو کراوەتەوە زۆربەی ڕزگاربووی ڕووداوەکان و منداڵی تایە منداڵەکان دیارە ڕزگاربووی ڕووداوەکەن و ئەوانی دیکە لە بێسەر و شوێنبووەکان بچووکترینیان موالیدی 2006 وەکو باسم کرد ئەوانی دیکەیان بەڵگەنامەکانیان بەدەست ئێمە نەگەشتووە